دەبن بەدەم داواکاری مامۆستایانی وانەبێژ و مامۆستایانی میلاکەوە بۆیە هەموو ڕۆژێکە مامۆستایان دەبینین لە شەخەمدانەکان لە ئەنجامی وڵات نەدانەوەی لە هەنای پەیوەندیدارەکانمانە بەردەوامی ژەبێتە ئەو کاتێ دەگەین بە مافە سەرەتاییەکانی خۆمان کە دامەزراندنە بۆ مامۆستایانی میلاکیش داوای پلەبەرزکردنەوە دەکەن. بۆ پشتگیری مامۆستایان وەکو باوکی 5 قوتابی بە تایبەتی کە دوم پۆلی شەشی ئامادەین بەڕاستی ئەمڕۆ بەڕاستی کاتی ئەوەی نەماوە ئەو هەموو بایکۆتە بەردەوام بێ مەستەقبەلی هەموو تەلەبە و خەڵکە بەفی ڕۆ بڕوا. بەڵێ بەدڵنیاییەوە ئێمە داواکارەکەمان زۆر داواکاری سەرەتاییە داواکردنی دوو موچەی مامۆستایان بەسەر یەکەوە مامۆستانی میلاک و دامەزراندنی مامۆستانی وانەبێژ کە مافێکی زۆر سەرەتاییە. زمانەکە ئێستاکانە دەرگای قوتابخانەکە بکەوە لە خزمەتی قوتابی خۆشەویستەکانی خۆمان بین بەڵام بەڕاستی ئەمەش مافێکمان ئەوێت لە هەموو دنیای تو ئەرکت هەیە بەرامبەرەکەی شێبێ مافێک وەرگری مافیشمان هیچ پێ نەدراوە یعنی ئەو ئەرکەی ئێمە جێبەجێ ئەەکەین مامۆستای میلاکێ هاوڕێی خۆماڵی ئێمە نیو ئەوەندەی ئێوە هیلاک نابین. بەسیترین داواکاری کە حەقی خۆمانە جێبەجێ کرێ بەرزکردنەوەی بڵێن پلەکانمانە وایە لە 2014 هێزە ئەمنیەکان و دەستگاکانی تر هەموو بۆیان کراوە یعنی من بە بڕوای من ئەوەی کە زۆر ڕقی مامۆستایانی ئەستور کردووە ئەو خاڵەیە